سیستەمی بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک نزیک بە 2 هەفتەیە لە پارێزگای هەڵەبجە کاراکراوە، بەڵام هاوڵاتێکی زۆر کێشە و گرفتیان لەگەڵ ئەپلیکیشنەکەدایە و ئەوەش ناچاریان دەکات سەردانی بەڕێوەبەراتی پسوڵەی خۆراک بکەن. بەڕێوەبەری کارگەڕی بەڕێوەبەراتەکەش دەڵێت ڕۆژانە سەدان کەس بۆ چارەسەرکردنی کێشەکانیان سەردانیان دەکەن. ڕۆژانە ئێمە بە سەدان کەس سەردانمانەکەن، سەدان کەس لە هاوڵاتیان سەردانمانەکەن بۆ ئەوەی کە هەندێکی هەیە شارەزایی لە شێوازە تازەکە نیە، لە شێوازی ئەلکترۆنی نییە، لە ترسێکی هەیە لەوەی کە پڕی بکاتەوە بەغەڵەت پڕی بکاتەوە و بەشە خۆراکی ببڕێت. ئێمەش لێرە بە پێی توانای خۆمان و بە پێی شارەزایی خۆمان چارەسەری کێشەکانیان بۆ بکەین. بە پێی زانیاریەکان کێشە و گرفتی سیستەمەکە نەگەڕانەوەی کۆد و پڕکردنەوەی زانیاری ئەندامانی خێزانە. هاوڵاتیانیش دەڵێن پێشتر زانیاریان لەسەر سیستەمەکە نییە و دەبوو پێشتر شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە بڵاو بکرایەتەوە. ئەڕۆڵای من لە ماڵ خۆم سێ مناڵمەیە، بە مۆبایلی زیرەکی خۆم هەوڵم داوە ئیشەکەم کردووە تا نیوەی ڕۆشتوم کۆدێکم بۆ گەڕایەوە. کۆدەکە ڕاستی نەمازانین داخلیگەی غەڵەتمان تیا کرد. کۆدەکە لە مۆبایلەکە سڕیمەوە بە مۆبایلێکی کە هەوڵمە ئێستا کۆدەکەم بۆ ناگەڕێتەوە. زۆر هەوڵەیەم لەی خوشێکم هاتووم بۆ ئێرەش بۆ بەشی خۆراک، ئێستا لەگەڵم پیاوانە هەوڵێین کۆدی ڕێیسی بۆ ناگەڕێتەوە. هەموو کاتی ئەڵێ پرۆسەکە شکستیەنە. ژمارەی کۆدی نهێنیەکە کۆدی نهێنیشمان بۆ نایەتەوە، نامەیان نووسین داوای یارمەتیەکەین جوابمان نایەنە. بەرەوە وڵاوایە لە تەلەڤیزیۆنە لە هەموو شوێنەکە بڵاویان کردایەتەوە کە ئاوا بۆ شێوەیە داغڵەبێ. هۆکارەکەی شێوەیە لە هەرێمە تەنها هەڵەبجەیە سەرەتا، بۆیە شوێنە سلێمانی و هەولێر و دۆک نییە، لەبەرەوە ئەوانیش زۆر گرنگی پێ نادەن پێچ. پارێزگاری هەڵەبجە دەڵێت بۆ چارەسەرکردنی کێشەکە لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەسەرخەتن بە زووترین کات چارەسەر بکرێت. بۆی هەر بابەتێک کە ئەلکترۆنی بوو، هەر بابەتێک نەک ئەو ئەپلیکیشنە، هەر ئەپلیکیشنێکی کەش بێت لە مۆبایلەکە تا زۆرجا خەلەلی تیابێ لە هەوڵی چارەسەرکردنیان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقا ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا چارەسەریەکەین. بەڵام مانایەوەی نییە کە لە ئایندەشە هەر کێشەی نەبێ. وەکو وتم بابەتە ئەلکترۆنیەکان و لە ناو مۆبایل بەکارهێنانە زۆرجا کێشە دروستەکە. لە قۆناغی ئێستادا تەنیا پڕکردنەوەی زانیاری و نوێکردنەوەی پسوڵەی خۆراکە. هەر خێزانێک ئەپلیکیشنەکە پڕ نەکاتەوە وەک لە ڕێنمایەک داهاتووە بەشە خۆراکەکەی دەبڕدرێت. تا مانگێکی ژوادەیە بۆ وڵاتیانی هەڵەبجە و پرۆسەکەش وەک سەرەتا لە پارێزگای هەڵەبجەوە کاراکراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.